بەوتەی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی کاربەڕێکەری هەرێم ئێستا بەغدا وەک پارێزگایەک مامەڵە لەگەڵ هەرێم دەکات. ئەمە لە کاتێکدایە لە دوای ڕووخانی بەعەز تا ئەنجامدانی ڕیفراندۆم پێگەی هەرێمی کوردستان وەک دەوڵەتێکی ڕانەگەێنراو بوو. بە جۆرێک هەرێم پێگەیەکی بەهێزی لەسەر ئاستی عێراق و وڵاتانی هەرێمایەتی و نێو دەوڵەتی هەبوو. ئەمە ژوای کردهبوو بەبێ لایەنە کوردیەکان نەدەتواندرا حکوومەتی عێراق پێک بهێنرێت. ئەو سەرۆک وەزیرانشی بەدڵی کورد نەبوو نەیدەتوانی بۆ خولی دووەم لەسەر کورسیەکەی دابنیشێتەوە. بەڵام گەندەڵی و فرۆشتنی نەوت بەسەر بەخۆ و ئەنجامدانی ڕیفراندۆم پێگەی هەرێمی کوردستانی لەق کرد. ئێستا دەسەڵاتدارانی هەرێم چاوەڕێن مانگانە بەغدا 500 ملیار دیناریان بۆ بنێرێت. ئابووری سربەخۆ و ڕیفراندۆم فرۆشتنی نەوت بە سربەخۆ گورزێکی گەورەی لە پێگەی هەرێمی کوردستان و ژێرخانی ئابووری وەشاند. فرۆشتنی نەوت بووە هۆکاری سەرەڵدانی قەیرانی موچە و بێکاری بۆ هاوڵاتیان. بۆ دەسەڵاتدارانیش دەوڵەمەندی و قەبەبوونی سامانەکانیانی لێ کەوتەوە. پێش فرۆشتنی نەوت بە سربەخۆ لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە مانگانە زیاتر لە 1 تریلیۆن و 250 ملیار دینار لە بەغداوە دەهات. بەڵام ئێستا دۆخەکە گۆڕاوە و گەندەڵیەکانی نەوت وای کرد پێگەی هەرێم لاواز بێت و وەک پارێزگایەک مامەڵەی لەگەڵ بکرێت. ڕیفراندۆم هۆکارێکی دیکەیە بۆ لاوازبوونی هەرێم بەرامبەر بەغدا و چەقۆیەک بوو لە هەناوی پێگە و سنووری هەرێم درا. پێش ڕیفراندۆم سنووری هەرێمی کوردستان لە چیای حەمرین بوو. لە 96 ناوچە دابڕێنراوەکان لەژێر کۆنتڕۆڵی هێزی پێشمەرگەدا بوون. بەڵام ئەنجامدانی ڕیفراندۆم وای کرد لە شەو ڕۆژێکدا پارتی و یەکێتی هەموو ناوچە دابڕێنراوەکان تەسلیمی عێراق و حەشدی شەعبی بکەن. بەمەش هەژمون و پێگەی هەرێم لە ئاستی عێراق و ناوچەکە بەرەو دابەزین ڕۆیشت. دانانی کەسانی ناشایستە لە پۆستەکانی کورد لە بەغدا یەکێکی دیکە لە هۆکارەکانی لاوازبوونی پێگەی هەرێم بەرامبەر بەغدا دانانی کەسانی گوێڕایەڵی حیزب و بنەماڵەکانە لە پۆستە باڵاکانی بەغدا. بۆ نمونە یاسای کارگەڕی دارایی لە ساڵی 2019 لە پەرلەمانی عێراق دەرچووە و پەرلەمانتارانی پارتی و یەکێتی دەنگیان پێداوە لە کاتێکدا ئەم یاسایە لە پرسی داهاتە ناوخۆیەکان وەک پارێزگایەک مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێم دەکات. هەر بۆیە ئێستا وەفدی حکوومەتی کاربەڕێکەر دەڵێن بەغدا داوای هەموو داهاتەکانیان لێ دەکات و وەک پارێزگایەک مامەڵەیان لەگەڵ دەکات. ئەوە دەرەنجامی ئەو یاسایەیە کە لە سەردەمی فواد حسێن وەزیری دارایی عێراق دەرچووە و پەرلەمانتارانی پارتی و یەکێتیش دەنگیان پێداوە. هەروەها چەمکی خەرجی فعلی لە یاسای بودجە ئێستا کە کێشەی بۆ پشکی هەرێم دروست کردووە لە سەردەمی هۆشیار زێباری وەزیری دارایی عێراق لە کابینەی حەیدەر عەبادی هاتە ناو یاسای بودجە. ئەمە ژوای کردووە ئێستا زیانێکی گەورە لە پشکی هەرێم بدات. بەپێی خەرجی فعلی سەرەتا پارەی سیادی و حاکیمە لە بودجە دەردەکرێت. ئەنجا پشکی هەرێم با ڕێژەی لە 12.67 دیاری دەکرێت. بۆ نمونە بودجەی ئەم ساڵی عێراق 198 تریلیۆن دینارە. 70 تریلیۆن دیناری سیادی و حاکیمەی لێ دەردەکرێت. ئەنجا پشکی هەرێم دەدرێت. لە دانیشتنێکدا لە کاتی گفتوگۆی بودجەی ساڵی 2015 ئەحمەدی حاجی ڕەشید بە ئامادەبوونی ژمارەیەک پەرلەمانتاری کورد
داوا لە هۆشیارزێباری دەکات چەمکی خەرجی فیعلی لە مادەکانی پشکی هەرێم لا بەرێت چونکە زیانی زۆرە، بەڵام هۆشیارزێباری بە قسەی ناکات. گەندەڵی و نادادپەروەری یەکێکی دیکە لە هۆکارەکانی لاوازبوونی پێگەی هەرێم بوونی گەندەڵی بەرفراوان و دەوڵەمەندبوونی ناشەرعیانەی بەرپرسانی باڵای هەرێم و بەکارهێنانی سەروەت و سامانی هەرێمی کوردستانە بۆ دوو بنەماڵە و دار و دەستەکانیان. ناکۆکی نێوخۆی و نەبوونی دامەزراوەی نیشتیمانی ناکۆکی پارتی و یەکێتی لەسەر بردننی داهاتەکانی هەرێم، هەروەها نەبوونی سوپایەکی نیشتیمانی یەکگرت و دابەشکردنی هەرێم بۆ دوو زۆن و نەبوونی حکوومەت و پەرلەمانێکی کارا هەرێمی کوردستانی لاواز کردووە.